شانۆشێکێکی ترا لەو بابەتانەی کە هەمیشە لە باروتۆخە سەختەکانە لە تەواوی جیهانە بێگومان پەیامەکانی خۆی ئەگەیەنێت لەگەڵ هاتنی 16 سێ و لەگەڵ یادکردنەوەی بڵین کیمەبارانی شاری هەڵەبجە باچێکی کیمیایی بێگومان بەشێک لە هونەرمەندان و نووسەران و ئەدیبان و تەواوی ئەو کەسانی کە بڵین کایەکیان هەیە خۆت بە هەر شێوازێک بێ ئەتوانن پەیامەکانی خۆیان بگەێنن بێگومان درێخی ناکەن لە ئێستاە لە یاخود بڵێم لەمڕۆیە کە 16 سێ بوو لە نێو بڵین بەڕێوەبەرایەتی هونەری شانۆی هەولێر یەکێک لە شانۆی هەرە تایبەتەکانی پێشکەش کرد کە ئەویش تایبەت بوو بە مەرگەساتی هەڵەبجە و بەشێک لە هونەرمەندان و ئەدیبان و کەسایەت دیارە دیارەکانیش لە نێو ئەم شارە ئازیزەیە توانیان پەیامی خۆیان لە شاری هەولێرەوە بگەێنە شاری هەڵەبجەی خۆشەویست. لە 34مین ساڵیادی بردومانی هەڵەبجە بە چەکی کیمیایی لە شاری هەولێر چەند چالاکێکی هونەری بەڕێواچێت چالاکێکە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی هونەری شانۆی هەولێر سازکرا بوو کە تێیدا شانۆیەکی سەرشەقام بە هاوکاری گروپی ڕێتمی هەولێر پێشکەشکرا نمایشەکە گزارشت بوو لەو کارەساتە گەورەی بەسەر خەڵکی بێتاوانی هەڵەبجەدا هێنراوە و 5,000 هاوڵاتی شەهید بوون و ژمارێکی زۆریش هاوڵاتی بریندار بوون. پندێک وەکو وانەیەکی گەورە وەکو هاندەرێک ئێمەی نەوەی ئێستا سوودی لێ بینین و بۆنەوەی داهاتوش ببێتە هاندەر بۆ ئەوەی سوور بن لەسەر بەدیهێنانی مافەکانیان.